يا أيها الذين آمنوا اتقوا الله. ناومیا دەستەر هەنگە دانیشتووی شاری سۆران و خەڵکی باڵەکایەتیم. تەمەنم 14 ساڵە و لە پۆلی نۆ دەخوێنم. اتقوا الله وقولوا قولا سديدا. لە تەمەنی 8 ساڵیەوە دەستم کردۆ بە خوێندنی قورئانی پیرۆز. زۆر سوپاسی دایک و باوکشم بکەم کە لە ماڵەوە یارمەتیدەرم بوون. ومن يطع الله ورسوله فقد فاز. سوپاسی خوای گەوراکەم کە بەهرەی دەنگخۆشی بەم بەخشیوە و لە داهاتوودا وەک کوردێک دەمەوێت ببمە قورئان خوێنێکی نێو دەوڵەتی وەک شێخ عەبدولباست عەبدولسەمەد و مامۆستا ڕەعد ئەلکوردی. يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان.